2000 حوزی ماسی مەترسی داڕمان و دروستبوونی لافاویان لەسەرا ئەو حوزە ماسیانە کەوتونەتە سنووری قەزای کۆیە هەروەها قەزای تەقتەق. ئێمە لەگەڵ شارەوانی تەقتەق و کشت و کاڵی کۆیە قسەمان کردووە ئەوان هەردوو لایەن وەکو دوولایانی پەیوەنددار ئەو مەترسیان دووپات کردوتەوە لەبەرچی لەبەر ئەوەی زۆربەی هەرە زۆری ئەو حوزە ماسیانە بە بێ ڕێنمایی دروستکراون هیچ ڕێنمایەکی وەزارەتی کشت و کاڵیان نییە و دواتریش هیچ مۆڵەتێکیان نییە هەروە وەک خۆیان ئەڵێن هەڕەمەچی دروستکراون. ئێستا لە کاتی بارانبارینی زستان ئەو حوزە ماسیانە سنووری کۆیە و سنووری تەقتەق وەکو بۆمبێکی تەوقیت کراو لێ هاتوون لە ئەگەری دابارینێکی زۆر ئەو حوزانە کە بە ڕمل دروستکراون واتە بەگەڵ دروستکراون دا ئەتەپنە سەر یەکتری و ئاستێکی زۆری ئاو دروست ئەکەن کە مەترسی هەیە ببێتە لافاو. کشت و کاڵی کۆیە ئەڵێ ئێمە پێشتر ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەروەها وەزارەتی کشت و کاڵیشمان لەو مەترسیە ئاگادار کردوێتەوە بەڵام تاکو ئەم دەقەیەش حوزەکان هەر وەکو خۆیانن بەو مەترسیە ماونەتەوە. لە 1964 بە وردی کارمان لەسەر ئەم بابەتە کردووە حەزەکەم ئێوەش لە ماڵپەری 1964 دۆتکەی ئاردی هەواڵەکە بخوێننەوە.